سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ هەینی هەفتەی خەرمانانی 1402 هێتاوی بەرابەرە لەگەڵ 8 سپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردی ڕێگرنگترین هەواڵەکان. پەیمانوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردووانی شاری سنا، ڕەفاندنی سێ هاوڵاتی لە شارەکانی مەریوان و میاندواو، برینداربوونی دوو کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لاق فڕوا، پەیمانوێکردنەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری ئایدا ڕۆستەمی، گیانەدەستانی دوو کرێکار لە شارەکانی تاران و مەشهەد، سەپاندنی سزای شەلاق بەسەر چالاکوانێکی مەدەنی لە شاری تاران و ئیدانەی سەرکوتی ئازادی ڕادەربڕین لەلایەن فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەوانان. درێژەی هەواڵەکان. پەیمانوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردووانی شاری سنا ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان لاوانی شۆڕژگەری کوردستان لەسەر گۆڵکوێ گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی لە شاری سنا کۆبوونەوە و ڕێزیان لە فیداکاری گیانبەختکردووانی شۆڕشی ژن ژیان ئازادی گرت. خەڵکی ئازادیخوازی کوردستان لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵیادی گیانبەختکردنی ژینامێنی بە کۆبوونەوەیەک لەسەر گۆڵکوێ گیانبەختکردووانی شۆڕشی ژن ژیان ئازادی وێڕای ڕێزلێنان لە یادی تەواوی گیانبەختکردووانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ هاوڵاتیەکانیان نوێ کردەوە. ڕەفاندنی سێ هاوڵاتی لە شارەکانی مەریوان و میاندواو. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان سێ هاوڵاتی بەناوەکانی بێهزاد بامدام خەڵکی شاری مەریوان، حەسەن چاکوچ و حسەین چاکوچ خەڵکی میاندواو لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکران. بەپێ ڕاپۆرسەکان هێزەکانی ڕژیم دوێنێ هێرشیان کردووەتە سەر شوێنی کاری بێهزاد و بە شکەنجە و لێدانی زۆر ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. لە لایەکی دیکەوە پێنجشەممە 16 خەرمانان دوو هاوڵاتی بەناوەکانی حەسەن چاکوچ و حسەین چاکوچ لەلایەن ئێدارەی دەسەڵاتی شاری میاندواو دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. جگە ئاماژەیە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەبارەی هۆکاری دەست بەسەرکردنی ئەو سێ کەسە و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستانیە. گواستنەوەی هیوا شەباهەنگ بۆ بەندیخانەی ورمێ. بە پێی زانیاریەکان هیوا شەباهەنگ خەڵکی شاری مەهاباد بە دوای تێپەڕبوونی 23هەمین ڕۆژی دەست بەسەرکردنی بۆ بەندیخانەی ورمێ ڕاگوێزرا. هیوا شەباهەنگ چالاکوانی مەدەنی خەڵکی شاری مەهاباد بەهۆی چالاکی لە ئەکانتی تایبەتی خۆی لەلایەن دەسەڵاتەوە دەست بەسەرکرا و پاش تێپەڕبوونی 23 ڕۆژ لە بەندیخانە بۆ زیندانی ورمێ ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکردنیدا لە مافی دیدار لەگەڵ بنەماڵە و مافە سەرەتاییەکانی دیکەی بێبەشکراوە و تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنی لە بەردەستانیە و چارەنووسی ناوبراو لە بەندیخانەی ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. داخوازی بنەماڵەی پەرهام پەروەری بۆ ئازادی ڕۆڵەکەیان. سروە سوزەنی دایکی بەندکرا و پەرهام پەروەری زیندانی شۆڕەشی ژینە بەدانانی ستۆریەک لە ئەکاونتی ئینستاگرامەکەی خوازیاری ئازادبوونی ڕۆڵەکەی بوو. پەرهام پەروەری تەمەن 25 ساڵ و خەڵکی شاری سەقز لە 11 مانگی ڕەزبەری 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری سەقز دەست بەسەرکرا و لە لەقی 28 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی نەتەوەیی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. کوژران و برینداربوونی 7 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە تیکاب. ڕۆژی پێنجشەممە 16 خەرمانان بەهۆی پێکدادانی نێوان سێ ئۆتۆمۆبیلی پراید، پەیکان و پژۆ 5 کەس زیانیان لەدەستا و هەندوو کەسی دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان بەهۆی پێکدادان لە نێوان سێ ئۆتۆمۆبیلی جۆری پراید، پەیکان و پژۆ لە جادەی تیکاب لانی کەم 5 کەس زیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. جێگەی ئاماژەکە نەبوونی منی جادەیی و
نائستانداردبوونی ئۆتۆمۆبیلەکان ساڵانە بەدەیان هاوڵاتی دەبنە قوربانی ڕووداوی هاتوچۆ. برینداربوونی دوو کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە قوروە. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان بەهۆی ئاگرکەوتنەوە لە یەکێک لە دوکانەکانی ئێکسۆسازی لە شاری قوروە دوو کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێ راپۆرسەکان لە بڵاوبوونەوەی گاز و بەنزین ئاگرکەوتنەوەیەکی گەورە لە دوکانێکی ئێکزۆسازی قوروە و بەهۆی دابینەکردنی کەرەستەی ئیمنی لە شوێنی کارکردن و دێرگەیشتنی ئاگرکوژێنەوە بە ڕووداوەکە ئەو دوو هاوڵاتیە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەوە شارەکران کە باری تەندروستیان ناجێگیرە. پەیمان نوێکردنەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری ئایدا ڕۆستەمی. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان ئازادیخوازانی شاری تاران بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیان بەختکرد و ئایدا ڕۆستەمی پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. بەپێ راپۆرسەکان ئایدا ڕۆستەمی کە بەهۆی چالاکیە پزیشکیەکانی لە شۆڕەشی ژنجیان ئازادی و یارمەتیدان بەلاوانی شۆڕژگەری ئێران لە 21 مانگی سەرماوەزی ساڵی 1401 لەلایەن هێزە ڕژیمی ئیسلامیەوە لە شاری تاران کوژرا. گیانەدەستانی دوو کرێکار لە شارەکانی تاران و مەشهەد. ڕۆژی هەینی 17 مانگی خەرمانان دوو کرێکار لە شارەکانی تاران و مەشهەد بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستا. بەپێ راپۆرسەکان کرێکارێکی تەمەن 44 ساڵ لە شاری مەشهەد بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە قاتی چوارەمی بینای کەوتە خوارەوە و سەرەتا ڕاگوێزی نەخۆشخانەکرا بەڵام بەهۆی سەختی برینەکەی گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی دیکە بەهۆی کەوتنە خوارەوەی کەرەستەی بیناسازی لە جەرسەقیل و کەوتنە خوارەوەی دەست بەجێ گیانی لەدەستا. تا بە ئێستا ناسنامەی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستانیە. جێگا ئاماژێ ئەم ساڵ زیاتر لە 711 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستاوە. سەپاندنی سزای شەلاق بەسەر چالاکوانێکی مەدەنی لە شاری تاران. ڕۆژی پێنجشەممە 16 مانگی خەرمانان چالاکوانێکی مەدەنی بە ناوی زەینەب کازمی لەلایەن دادگای تاران بە 74 زەربە شەلاق مەحکوم کرا. بەپێ راپۆرسەکان زەینەب کازمی بە ناڕزایەتی بە حیجابی ئەجباری لە نێو مەجلسی نظامی مهندسی تاران حیجابەکەی خۆی لابردوو ناڕزایەتی خۆی بۆ جۆرە دەرخست و لەلایەن هێزەمنیەکانی شاری تاران دەست بەسەر و بۆ بەندیخانە ڕاگوێزرا و دوێنێ لەلایەن دادگای تاران بە 74 زەربە شەلاق مەحکوم کرا. دووە هەواڵ ئیدانەی سەرکوتی ئازادی ڕادەربڕین لەلایەن فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەوانان. فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەوانان ڕۆژی هەینی 16 خەرمانان لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی ڕۆژنامەوانان لەلایەن کۆماری ئیسلامی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو ڕۆژنامەنووسانی بەندکرا بوو. ماوەیەک لەمەوبەر دوو ڕۆژنامەنووس بەناوەکانی ئێلناز محەممەدی و نێگین محەممەدی کە لە ڕاوتی شۆڕەشی ژنجیان ئازادی دەست بەسەرکرابوون لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە مەبەستی تێکدانی یاسایشی وڵات بە 3 ساڵ زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کران. فێدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەوانان پێشتریش خوازیاری ئازادی چەند ڕۆژنامەنووسی بەندکراو لەوانە نیلوفەر حامەدی، ئێلاهام محەممەدی، فەرخوندە ئاشووری، نازیلە معروفیان، ماراڵ داد ئافەرین، ڕێبوار سەید محەممەدی و کامیار فەکوور بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و بەختەوەر بن.